خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا هێزەمنیەکان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەدایان خۆپیشاندەریان دەستگیر کرد و چەند دەستگایەکی میدیاییشان داخست. ڕێکخراوی نێتۆ یەکگرتووەکانیش ڕای دەگەنێت بە وردی چاودێری دۆخی هەرێمی کوردستان دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان ئومێد هەمعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروەها لە سلێمانیشەوە کەمال ڕەوف بەڕێوەبەری ماڵپەڕی شارپرێس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینی. لە هەر خۆپیشاندانێک کە لە ڕابردوو لە ئێستاشدا ئەنجام درابێت میدیا و ڕۆژنامەنووسان کەوتونەتە بەر هێشی هێزە ئەمنیەکان و دەستگیر کراون و کەلوپەلە ڕۆژنامەوانەکانیان لێشکێنراوە. لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتی 2011ەوە چەندین ڕۆژنامەنووس پێشەلکاریان بەرامبەر ئەنجام دراوە. کەناڵی پێام گەباروی سەربازی خرایە سەر و کەناڵی NRT سووتێنرا. لە خۆپیشاندانەکانی چەند ڕۆژی ڕابردووش جارێکی تر ڕۆژنامەنووسان و کەناڵەکان بەرهێشی هێزە ئەمنیەکان کەوتن، لە ناویاندا داخستنی کەناڵی بانگەوازی کۆمەڵی ئیسلامی و کەناڵی NRT و نارنەوەی کارمەندەکانی بۆ ماڵەوە. لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکانی چەندی ڕۆژنامەنووس هێرشیان کرا سەر و دەستگیر کران و پێشەلکاری بەرامبەر بەشێکی تریان ئەنجام دراوە. سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان ڕای دەگەێنێت بێدەنگ نابن لەسەر ئەو پێشەلکاریانەی کە هێزە ئەمنیەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجامیان داوە. داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن و هێرش بۆ سەر ڕۆژنامەنووسان پێچەوانەی هەموو یاساکانە. دەسەڵات کە بەو بیانووی کە گرتنی کەلوپەلی ڕۆژنامەنووسان و گرتنی ڕۆژنامەنووسان کە بیاوێ دەنگی ناڕەزاتی شەقام بۆسێنێت، ئەمە هەوڵێکی مایەپوچە، هیچ سوودێکی نابێت و دڵنیام لەوەی کە ناڕەزایەتی خەڵک مافێکی ڕەوای خەڵکەوە بە گرتنی ڕۆژنامەنووسان و دەستبەسەرکردنی ڕۆژنامەنووسان و لێسەندی کەلوپەلەکانیان و ڕاگررتی پەخشی کەناڵەکان، ئەمە ناڕەزاتی خەڵک زیاتر دەکات و هیچ لە کێشەی هاوڵاتیان چارەسەر ناکات. نەتەوە یەکگرتووەکان لە ڕێگەی نوێنەری تایبەتی خۆیان لە عێراق چاودێری دۆخی هەرێم و پێشەلکاریەکانی هەرێم دەکەن و لە ڕاگەیەندراوێکیشدا نێردەی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە دەبێت هێزە ئەمنیەکان خۆپیشاندەران بپارێزن و دان بە خۆیاندا بگرن و لەوە زیاتر دۆخەکە ئالۆز نەکرێت. هاوکات سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەڵێت سەرجەم پێشەلکاریەکان تۆمار دەکەن و هیچ کام لەو پێشەلکاریانەی هێزە ئەمنیەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجامیان داوە فەرامۆش ناکرێن، چونکە ڕۆژنامەنووسان نوێنەری باوەڕپێکراوی میدیاکان و سەندیکای ڕۆژنامەنووسانن. هیچ دەقێکی یاسایی نییە بۆ دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لەسەر ڕووماڵکردنی هەر پێش هاتێک. لە سلێمانی 15 بۆ 20 کاڵامان هەیە، بەڵام هێشتا ئەتوانم بڵێم بارودۆخەکە هێمن نەبووتەوە تاوەکو بیکەین بە کەیس و بچینە بنج و بناوانی، بەڵام بەوە بە شێوەیەکی ئامارێکی سەرەتایی تا ئێستا تەلەڤیزیۆنێک و دوو ڕادیۆ سووتێنراون لە دەڤری ڕاپەڕین، نووسنگی کەناڵی KNN لە کوێ سووتێنراوە. ئەمە ئەتوانم بڵێم لە تەرەفی دووەم و خۆپیشاندەران کەیسەکان فرەبابەتن کەڵم فرەبابەتن ئەنی ڕۆژنامەنووسەکان هەنێکیان بەدەستی خۆپیشاندەران لێدانیان خواردەوە، هەنێکیان گولەی پلاستیکیان بەرکەوتووە، هەنێکیان گازی فرمێشکە ڕێژ چۆتە سنگیانەوە و تا ئێستاش دەتوانم بڵێم هەناسە تنگیان لەگەڵا. ئەمە ئەوە حاڵەتێکی کە هەڕەشەکردن و سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووسان چ لە ڕێگەی خۆپیشاندەرانەوە چ لە ڕێگەی پۆلیسەکانەوە. داخستنی کەناڵەکانی ڕاگەیان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بە زەنگێکی مەترسیدار دەزانرێت بۆ سەر کاری ڕۆژنامەنووسی. سەنتەر و ناوەندەکانی پەیوەندیدار بە ڕۆژنامەنووسانیش پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان دەخەنە ئەستۆی هێزە ئەمنیەکان و ئەوانەشی تا ئێستا دەستگیر کراون و کەلوپەلەکانیان دەستی بەسەردا گیراوە پێویستە بە زووترین کات ئازاد بکرێن. ڕامبێر عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک ئومێد بەخێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بەدایان خۆپیشاندەر دەستگیر کرانەنە هێزە ئەمنیەکانەوە چەندین کەناڵی میدیاییش داخران. پێتان وایە ئەم ڕووداوانە ڕووداوی ترسناکن بۆ دۆخی هەرێمی کوردستان؟ سپاس، ئەم کاتتان باش، کاتەی بینەرانی خۆشەویست و بەڕێز کاک کەمال ڕەوف باش. ئەوەی ڕوودەدا لە ئێستا شتێکی تازە و نامۆ نییە و ئەوە بەشێکە لە دەرکەوتە ڕاستەقینەکانی و دەسەڵاتی لە کوردستان
حکم دەکا و ئەوە یەکەم جار نییە کە بەو شێوەیە تعامل لەگەڵ ناڕزایەکانی خەڵک و ئەو دیاردە تازانەدا دەکەن کە کۆمەلگای ئێمە بۆ تعبیرکردن لە خۆی و بۆ تعبیرکردن لە نیگەرانی و ناڕزایەکانی خۆی ممارەسەی دەکا خۆپشاندانەکان و فۆرمەکانی تری دەربڕینی ناڕزایی هەموو سەرەتای گرنگن و بنەمای گرنگن بۆ پێشکەوتنی کۆمەلگای ئێمە بەڵام ئەم بنەما و هێما گرنگانە لەگەڵ دەسەڵاتێکی نادیموکرات و دەسەڵاتێک کە تاکو ئێستا نەیتوانیوە تەقەبولی ئەو جیاوازی و ئەو دیاردە تازانی کۆمەلگای ئێمە بکە بەریەک دەکەوێت ئەم بەریەکەوتنە وەگوتم یەکەم جار نییە دروست ببێ لە حەڤەی شوبات ئەم بەریەکەوتنانە ڕەنگە بڵم تاکو ئێستا ئەگەر تونتر نەبوو بێ ینی بە هاوشێوە بەریەکەوتنی زۆر تونت هەبوو لەگەڵ ناڕزایەکانی کۆمەلگای ئێمە و لە شەهیدکردن و بریندارکردن و گرتن و ڕاوەدونان و هەموو پێشێلکاریانەی سووتاندنی کەناڵ و داخستنی کەناڵ و هەموو ئەمانە بەشێکن ینی لە کاردانەوەکانی دەسەڵاتێک کە نایەوێ ئەو فۆرم و دەرکەوتە جیاوازانەی کە کۆمەلگەی ئێمە دەیەوێ چیتر لەم ڕێگەیەوە تعبیر لە ناڕزایەکانی خۆی بکات لەم ڕێگەیەوە نوێنەرایەتی خواست و داخوازیەکانی خۆی بکە ئەوان نایەنەوێ ئەم داخوازیانە بەم شێوەیە فۆرمولا بکرێن و دەربکەون ئەو پێشێلکاریانەی لەو چەند ڕۆژەی ڕابردوو ڕوویداوە بەداخەوە دووبارە ئەوەی سەلماندەوە کە پارتی و یەکێتی وەک دوو هێز کە لە بۆنەی جیاوازی تریشە ئەوەم بوتووە تاکو ئێستا عەقڵێکی سەلیمیان نییە بۆ تێگەیشتن لە خودی ئەو حکومڕانیی کە خۆیان لە کوردستان بەرپایان کردووە و لەو مەترسیانە بۆ تێگەیشتن لەو مەترسیانەی لە ئێستادا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ژیانی خەڵک و خەوارە سیاسیەکە دەبێتەوە و لە هەمان کاتیشدا زۆر بەداخەوە دوو هێزن کە تاکو ئێستا ئەخلاقی سیاسی ئەخلاقێکی سیاسی پتەویان نییە بۆ ئەوەی دان بە شکستەکانی خۆیان دابنێن دوو هێز دەسەڵاتێکی سیاسیان دروست کردووە کە ئەو دوو خەسڵەتە بنچینەیەی تێدا نیە نەعەقڵێکی سەلیم نە ئەخلاقێکی سیاسی پتەو بۆیە چاوەڕوانی لە هێزێکی لە دەسەڵاتێکی وا بۆ باشکردنی ژیانی خەڵک و بۆ ڕەخساندنی هەلومەرجێکی دیموکراتیانەی بە تەواومانە بێگومان چاوەڕوانێکی لە جێی خۆیدا نابێت ئەوەی گرنگە ئەو بەشەی کۆمەلگای ئێمەیە ئەو بەشەی هێزە سیاسیەکانی کۆمەلگای ئێمەیە کە تا ئەندازەیەک لە سەنگەرێکدان لە جەبهەیەکدان کە دەکەوێتە جەبهەی بەرامبەر و دژ بە و عەقڵیەتە سیاسی کە پارتی و یەکێتی بەڕێوە دەبا و پارتی و یەکێتی دەسەڵاتی کوردستان و حکوومەتی کوردستانی پێ بەڕێوە دەبن پێویستە لەو جەبهە ناڕازی و هەرچەند ئەو جەبهەیەش جیاوازی سیاسی و ئایدۆلۆژیشی تێدا بێ بەڵام دەشێ کۆکی و تەباییەکان لەسەر چەند خاڵێک کە ئەویش بۆ ژیانێکی باش و دیموکراتیانە و دادپەروەری کۆمەڵایەتی و شەفافیەت و مەسەلەکانی ئازادی مەسەلە دیموکراتیەکان ئەمانە گرنگە لێرەوە پەرەی پێ بدرێت. دواتر دەگرم لای بەڕێز وەکو پەرلەمانتاران چیتان کردو بۆ ئەم پێشێلکاریان دەگرم لای بەڕێز دەگەر بچین لای کاک کەمال ڕەوف لە سلێمانی و کاک کەمال زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە دەستگیرکردنی خۆپیشاندەران و مەسەلەی داخستنی چەندین کەناڵی میدیاییمان بینی پێتان وایە هیچ پاساوێک هەیە هەم بۆ دەستگیرکردنی خۆپیشاندەران و هەم بۆ داخستنی کەناڵەکانی ڕاگەاندن لە سنووری پارێزگای سلێمانی؟ سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ میوانە بەڕێزەکەتان پێم خۆشە من ئەم فرسەتە بقۆزمەوە بۆی کە نیگەرانی خۆم وەکو ڕۆژنامەنووسێک دەربڕم دەرحەق بۆ حاڵەتی کە ئێستا لەم بەشەی هەرێمی کوردستان ڕووەدا دووە ئەو عەسکەرتارێتی کە بەسەر شارەکانە فەرز کراوە و ئەو هێرش و پەلاماری کە بۆ سەر خۆپیشاندەرانی مەدەنی و بۆ سەر ئازادی ڕادەربڕین و بۆ سەر میدیاکاران دەستی پێکردووە تەمەناکەم کە دەسەڵات پێ بزانێت کە ئەمە پێشێلکارێکی سارمە و پێشێلکارێکی مەترسیدارە هەوڵ بین بە هەموو لایەکمان ئەوەی کە گیراوەکان ئازادکەین و
دەسەڵات بگەینەوە قەنەعەتەی کە بەم شێوازە ناتوانرێت چارەسەری ئەو پرسە جدی و چارنووسازە بکرێت کە پەیوەندی بە قوت و ژیان و مەعیشەتی خەڵکەوەیە، پەیوەندی بە ئازادی و پەیوەندی بە ئایندەی ئەم وڵاتەوە هەیە، بە تۆپزی و بە گوشار دروستکردن و پەلاماردان و ئەسکەرتارێت لە هیچ شوێنێکی دنیا و بۆ هیچ هێزێکی دنیا و بۆ هیچ دەسەڵاتێکی حکومڕانی تەنانەت ئەوانشی کە شانازیان بە حکومڕانێتی ستەمکاری خوانەوە کردو نەچۆتە سەر، بۆیە بۆ ئەمانیش بەدڵنیاوی نەئەچێتە سەر و نە ئەمە فۆرمێکی باشە بۆەوەی کە بتوانن چارەسەرم کێشانی پێ بکەن. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەت من پێم وایە هەر کاتێک خۆپیشاندان بوو بێت وەکو تقریبەن وەکو دیاردەی لێ هاتووە لە حاڵەت دەرچووە، زۆر بە پەلە و زۆر بە خێرایی دەستگا ئەمنیەکان لە باتوی کە ڕۆژنامەنووسەکان بپارێزن نوکی ڕمی توندوتیژیەکانی و گورزی کوشندیان ئاراستی ڕۆژنامەنووسەکان دەکەن. من نمونێکتان بە بێن وەکاتی خۆی دۆستێکی ڕۆژنامنووسی هۆڵندیمان هەبوو، پێی وابوو ئێمە بە سوتفە بەرەکەوین، بۆیە پێشنیاری کرد کە ئێمە جلێکی پەمەی بپۆشین لە کاتی ڕووماڵکردنەکانە وەکو ڕۆژنامەنووس سەربەخۆکان. من پێم گوتم کاکەوە تۆ خراپە ئەم پێشنیاری تۆ، چکە ئەوان بەدوای ئێمە ئەگەڕێنە بێ ئێمە ناو خۆپیشاندەران ناخۆمان بشاینەوە، چکە ئەوان دەستیان بۆ ئێمە قورسترە لە خۆپیشاندەران، بۆیە پیان وایە ئەوان ئێماگە ڕووماڵی ڕووداوەکان نەکەین، نەتوانین حەدەسەکانی سەرشەقام بگوێزینەوە، هیچ شتێ ڕوو نادات، ئەوان دەیاندەوێت لە تاریکیە ڕووداوەکان تێپەڕن و کەس نەیبیسێ کەس نەیبینێ ئەو حقەتانە لە جەماوەری خۆمان لە خەڵکی خۆمان تەنان لە ڕای گشتی دەرەوە و لە ڕێکخراوی نێودەوڵەتی و قونسوڵ و سەفارەتەکان بشارینەوە. من پێم وابێت ئەمە ئەم جارە تونتر لە جارەکانی تر بە دڵڕقانەتر لە جارەکانی تر پەلاماری هەم خۆپیشاندەران دراوە و هەم ئاڕاستی توندوتیژی بەرەڕووی ڕۆژنامەنووسان کراوە و هیچ پاساوێکی نایاسایی هەیە، نەئەخلاقی هەیە و هیچ پاساوێک هەیە کە بڵێ کە بەم کارەیە ماتوانین ئەمنی قەومی ئەم وڵاتە بپارێزین. من پێم وابێ ئەو قسانە کاتی بەسەر چوە ئێمە بڵێن ڕۆژنامەنووسەکان لەلایەن خۆپیشاندەرانەوە پەلامار دەدرێن، لەلایەن خەڵکی کەشەوە پەلام کاکە ئێمە دوو جۆر توندوتیژێ بینین، جۆرێکیان توندوتیژێکی سیستەماتیکە کە هەموو جارێک دەسەڵات لە پشتێتی، جۆرێکیش توندوتیژیەکە کە هەندێک جار خۆپیشاندارێکی تووڕا خۆپیشاندارێکی گەنج ڕووە کاتە ڕۆژنامەتی یا ڕووە کاتە کەسێکی تر ڕوئەدات، ئەمەیان جێگای هەرچەند جێگای ڕەخرەیە جێگای نیگەرانیە، بەڵام ئێمە نیگەرانەکەمان نیگەرانی گەورەکەمان بەرامبەر ئەو پێشێلکاریە زەقانەیە کە سیستەماتیکە و دەسەڵات بە عەمدەن و بە بەرنامە و بەڕێکخراو لە پشتێتی. بەڵێ ئەوەی کە پێشتر لەم ناوچەیە بەرپرسانی هێزی دەسەڵاتدار لەم ناوچەی زۆر بانگشەی دموکراسی و مافی مرۆڤیان دەکرد، ئەم بارودۆخە لەگەڵ ئەو بانگشەی ئەوان یەک دەگرێتەوە کەم حکومڕانێتی ئەم ناوچەیە جیاوازە و مامەڵەکردن لەگەڵ ناڕەزایەتەکانی خەڵک جیاوازە. بەدڵنیایە ئەمە دووشتی تاو جیاوازە، نە دروشمەکانیان ناتەنانەت ئەو قسانشی کە ئیسایەکان ئێمە لەگەڵ خۆپیشاندانی مەدەنیین، وەگەر دەسەڵات لەگەڵ خۆپیشاندانی مەدەنیە تەنانەت بای ئەوەنش وەفای بەرامبەر بۆ قسەکانی خۆی هەیە بە ئەمانەت تۆ تەعامی لەگەڵاکە ئەبێ ئیشی حکومەتەوەیە ئەگەر توندوتیژی لە ناو خۆپیشاندەرانە ڕوودەدات ئەبێت خۆپیشاندەرە مەدەنیەکان بپارێزێ لەو توندوتیژیانە و کێ توندوتیژی کردووە کێ بەرپرسیارە دەست بەرێ بۆ ئەوانە، بەڵام ئەوان من گومانەکەم هەندێک لە دەستی دەسەڵات و دەستی حیزبەکانی ناو دەسەڵات لە ناو خۆپیشاندەران توندوتیژەکەن بۆی ڕەوایەتی بدرێت، بۆی کە قەمعی خۆپیشاندەران بکرێت، بۆی شەرعێت بن، بۆی کە عەسکەرتارێت فەرزکەن بەسەر دەسەڵاتە. ئەوان بە ڕۆشنی دیارە کاتێک لە هەندێک شار و شارچکە توندوتیژی کراوە خۆ لە سلێمانی توندوتیژی نەکراوە، ئەو هەموو جەبەروتە بۆ بەرامبەر بە خەڵکی سلێمانی بۆ بەرامبەر بە خەڵکی مەدەنی بەکارێنن، لە هەندێک شارچکە ئەسڵەن توندوتیژی نەکراوە، دەسەڵات هانی خەڵکی داوە بۆی توندوتیژی بکات. خەڵک برسیە، خەڵک بە دوای ئایندەی ماڵم ناڵێتی، خەڵک چاوەڕێ واکە کە ئەم دەسەڵاتە جوابێکی موسبەتی باتەوە، کاتێ جوابی ناباتەوە جوابی ناداتەوە و جوابی دەست ناکەوێت، ینی ئەم هاوڵاتیە چی بکە؟ پاش چەند مانگ چاوەڕێی موچەکەی بکە، پاش چەند مانگ ئەم دەسەڵاتە شکست خواردووە دەسی پێ بکات. تاکەی خەڵک داوای ئەوە کە گۆڕانکاری بکرێت دەسەڵات گوێ لێ ناگرێت، خەڵک داوای موچەی کە ئەمە مافێکی ڕەوای خۆیەتی داواکە پێ درێ نایدنێ بۆ یەکەن بە چارەکە موچە چارەکە موچەکەشی لە کاتی
خۆیان پێ نادەن دەڵێن نەود ناڕوا ماگانە راپۆرت بڵاوکەنوانێک کە بای چەند میلیۆن دلار نەود ڕۆشتووە ئەم پارەی لەکوێیە ئەم دەسەڵاتە کەی چاوی تێرە بێت و کەی گیرفانی پڕەبێ لە پارەی خەڵک ئەو خەڵکە برسیە نە کاسپی ماوە نە پارەی بانکانیان هێشتووە نە فرسەتی ئیشکردنیان هێشتۆتەوە ئەی خەڵک ڕوو کاتە کوێ خەڵک ئەگەر ناڕزاتی دەرنەبرە چی بکات لە باتوی دەسەڵات بە مرونەتێکی زۆرەوە لە ڕگای میدیاکانەوە هەوڵبات کە ئەم جۆرە خۆپیشاندانان بە شوەیەکی ئەمنانە و بەڕێ بڕۆ احترامیان بگرن ئەوان پێیان دەڵێن دەستیان لە پشتا تۆمەتباریان نەکەن بە خائین خیانەتباریان نەکەن و تۆمەتباریان نەکەن بۆی دەستی وڵاتانی نێودەوڵەتی و دەستی دەڕیان لە پشتا لە کاتێکا کە ئێمازانی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان هیچ کاتێک لەسەر پێی خۆی نەوەستاوە هیچ کاتێک بە قوتی خۆی حکومڕانی نەکردووە هەمیشە بە قوتی ئێران و تورکیا و عێراق وڵاتانی تر حکومڕانی خۆی کردووە بۆیە حەق نییە ئەوان جەماوەری خۆیان ئەم جەماوەرە برسی و تینوێی ئازادی و دیموکراتی مەدەنیە تۆمەتبارکەن بە دەست لە پشدان ئەمە کارێکی ناڕەوایە ئەوە لێگەڕێ لەوەی کە ئەوان چۆن بەراورد بەرامبەر بە ڕۆژنامەنووسەکەن کە ڕۆژنامەنووس بە پێی یاسا وەکو فەرمانبەر وایە لە کاتی ڕووماڵکردنی کارەکەی خۆیان ئەبێت چەندێک فەرمانبەرێکی حکومی پارێزگایی لە دەکرێت ئەبێت دەوڵەت دەونە پارێزگایی لێ بکە ئێمە هێرش لەلایەن دەوڵەت وەکرێتە سەرمان هێرش لەلایەن دەسەڵات دەستگا ئەمنیەکان وەکرێتە سەرمان کەرەستەی ڕۆژنامەنووسەکانمان لێوەرەگیرێت ئەگەر گومانێن لە کەسێکەیە لە ڕێگای محکەمەوە توان داوایکەن لە ڕێگای شوێنی ترەوە نەگەوەی کە پەراماری بدرێت لەسەر جادو و کەرامەتی خەڵک بشکێنرێت ئەم جۆرە مامەڵەکردنێکی هەمە جیانەوە بێ بڕایگیری بە دڵنیایەوە بەڵێ سوپاس دەکەم کاک کەمال دەگڕین و لاتەن دواتر کاک ومێدێک بگرم و لای بەڕێزت سەبارەت وەکو پەرلەمانتاران ئێوە چیتان کردووە بەرامبەر بەو پێشلکارانەی کە بەرامبەر خۆپیشاندەران بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەرامبەر بەداخستنی کەناڵەکانی ڕاگەیانی کراوە چیتان کردووە ڕخنەش لێەوە دەگرێت کە جۆرێک لە بێدەنگیتان هەیە بەرامبەر بەم ڕووداوانە بەداخەوە دۆخی سیاسی و ئەو فۆرمە فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستان ئامادەی هەیە کە بە مانای کەلیمە ینی زۆر کەم لە ڕەگەزەکانی دیموکراتی تیادا دەبینرێتەوە پەرلەمانیش وەک دامەزراوەیەک کە دامەزراوەی ناو سیستەمێکی دیموکراتیە لە ناو دۆخێکی ئەوها نادیموکراتدا ناتوانێت ڕۆڵە ڕاستەقینەکەی خۆی ئەرکە ڕاستەقینەکەی خۆی جێبەجێ بکە چ لە مەسەلەی یاسادانان وەچە لە مەسلەی چاودێریکردن و بەدواداچوون و لێپرسینەوە لەسەر هەموو کێشانەی کە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە ڕوبەڕووی کۆمەلگا و ئەو لە دۆخێکی وا دەنگە ناڕازی و خۆپیشاندەرەکان و چالاکوانە سیاسی و چالاکوانە مەدەنیەکان دەکرێتەوە ئەمە کێشەیەکی بنیادیە لە حکومڕانی هەرێمی کوردستانە پەیوەستی کاراکتەرەکانی ناو دامەزراوەکە نییە پەیوەستی چالاک بوونیان ناچالاک بوون بێدەنگ بوونیان بێدەنگ نەبوونی کاراکتەرەکانی ناو پەرلەمانی کوردستانی ئەمە لایەکی تری ئەگەر ئیجازە بدەیت دوو لیژنەی ناوخۆ و لیژنەی مافەکانی مرۆڤ کە خۆم من ئەندامی لیژنەی مافەکانی مرۆڤم لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستانەوە کەناڵی NRT کە داخراوە ئێمە چوین سەردانمان کردووە سەردانی ماڵی شاسوەر عەبدولواحید و کاگرابوون معروف کە ئەوانە دەستگیر کراون و لەگەڵ ئاسایش قسەمان کردووە تەنانەت بەداخەوە ینی ئەوە دۆخێکی ئەمنی وە هاتوۆتە پێش ڕێگەیان نەداینی ئێمە سەردانی ناو کەناڵی NRTش بکەین ینی ناو خودی کەناڵەکە و ناو دامەزراوەکە ڕێگانێت چاوتان بە زیندانەکانیش بکەوێت نەخێر بە هیچ شێوەیەک لەم چەند ڕۆژەی ڕابردوودا جارێکی تر لەگەڵ ئاسایشی سلێمانی مەوعیدێ وەرگیرا و هەردوو لیژنە دانیشتنیان ئەنجامدا لەگەڵ ئاسایشی سلێمانی و ئەوان دڵنیایی ئەوەیاندا کە هەموو ئەو گیراوانە بە بێناوهێنان هەمویان سەلامەتن هیچ شتێکی خراپیان بەرامبەر نەکراوە ئەوانەی کە جیال لە دوو کەسیان هەموو ئەوانی تر بەو زوانە ئازاد دەکرێن ئەوە قسەی ئەوان بووە بەداخەوە ئەوە تازەکی دوێنێ ڕۆژنامەنووسی تریان دەستگیر کردووە کە مش دەری دەخاکەوان لەو حاڵەتانە ڕازگۆنین و هەندێک لەو کەسانە بە تایبەتی شاسوار و ڕابوون ئەوان بەپێی قسەی خۆیان ئەوانە دەچنە بەردەم دایان بنە بەردەم دادگا و تحقیق و ئەویان لەگەڵ دەکرێت و بە هەر بەپێی قسەی ئەوان کە ئەوان سەلامەتن و لە شوێنێکی سەلامەت و لەوانە پەرلەمانتارە و حەسانەی هەیە دەکرێت پەرلەمانتار دەستگیر بکرێ ینی لە یاسادا
چۆنێنی مەسلەی ماوەڵەکردن لەگەڵ پەرلەمانتارەکە دەکات تۆ حەسانە یاسایی هەبێت خۆی هەندێک پرسیار هەیە ینی لە ئەساسەوە کێشن بە بڕوای من پرسیاری جەوهری بۆ کوردستان پرسیاری جەوهری لەو دۆخەی ئێمە ئەوە نییە کە ئایا ئەوەی دەسەڵات دەیکار ڕەوایەیانە باشەیانە چونکە خودی ئەو دەسەڵات ئێمە دەزانین بۆ بنیادنانی خۆی و بۆ پاراستن و مانەوەی وجودی خۆی کەڵکی لە ڕێکار و لە پرەنسیپە مەدەنی و دیموکراتیەکان وەرنەگرتووە پەنای بۆ ڕەوایەتی دیموکراتی نەبردووە تاکو کردەوەکانی و کاردانەوەکانی ڕەوابن و پرسیار لەسەر ڕەوایەتی ئەو خودی دەسەڵاتەکەش نییە نەک هەر کردەوەکانی ینی ئەو دەسەڵاتە خۆی ئەگەر لە ڕووی یاساییشەوە تەنانەت بە یاساکانی هەرێمی کوردستان تەماشای بکەیت دەسەڵاتێکی ڕەوا و شەرعی نییە ئەگەر بۆ نمونەیانی هەربا نمونە بهێنینەوە بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتێکی ناڕەوایە لە ڕووی یاساییەوە بە پێی یاساکانی هەرێمی کوردستان نابێ هیچ حیزبێک هێزی چەکداری هەبێ هەر بە پێی یاسای وەزارەتی پێشمەرگە و یاساکانی بەڵام ئێمە دەزانی نەک هەر حیزب هێزی چەکداری هەیە بەڵو کارکتەرەکانی ناو حیزب هێزیان هەیە و ئەم هێزانەش بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی خۆیان بۆ پەلاماردانی دەنگە ناڕازیەکان بۆ گرتن و ڕاوەدونانی دەنگە ناڕازیەکان بەکاردەهێنن بۆیە هەندێک پرسیار هەیە بۆ دۆخی سیاسی ئێمە ئەسڵەن لەوە دەرچووە پرسیار بەیانی هەموو وەڵامەکانی لەلای هەموو ئینسانێکی و کۆمەڵگەی ئێمەیە زانراوە ئێوە هیچ ڕۆڵێکتانە بۆ لە کەمکردنەوەی پێشێلکاریەکەنە مەسەلەن بۆچی نەتوانراوە قسە بکرێت کە دۆخەرانێکم ڕابی گیرێ بە دڵنیایی ئێمە وەگوتم کۆتایی بە ئەوەی کە داخستنی کەناڵەکان بێنرێت ئێمە بەسەردان بە دوواداچوون بۆ کێشەکان دانیشتن لەگەڵ ئاسایش هەموو ئەم ڕێکانی کە پەرلەمانتار و لیژنەکانی پەرلەمان پێویستە بیگرنە بەر وەک ئەرکی سەرشانی خۆمان ئەمانەمان جێبەجێ کردووە و لە تازەترین داواکاریشماندا کۆمەڵێک لە پەرلەمانتاران داوای دانیشتێکی نائاسایی پەرلەمانمان کردووە لەسەر کۆی ئەو ڕووداوانەی کە لەم ناوچەی کوردستان ڕوودەدەن لەسەر کۆی ئەو پێشێلکاریانەی کە ڕوودەدەن بۆیە بە بڕوای ئێمە پێویستە پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان وەڵامێکی ئەرێنی ئەو داواکاریە ئێمە بداتەوە بۆ ئەوەی لەم قەزەیەدا پەرلەمان بێ ڕۆڵ نەبێ و بتوانێ هەم لەسەر مەسەلەی داواکاری و داخوازیەکانی خەڵک بێتە جواب و قسەی جدی هەبێ و هەم لەسەر ئەو پێشێلکاریانە بە دوواداچوون و لێپرسینەوەی جدی لە دامەزراوە ئەمنیەکان هەبێ ئێمە هیوادارین سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرێنی وەڵامی داواکاریکە ئێمە سپاس دەکەین کاکومێت بەڵای بینەرانی بەڕست ناوبڕی کوردمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕین و لای کاک کەمال لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية واي سهل بازاركان ده برنجي محمود نمو قلبك كي تزداو بسيط نية شابوريا کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو.
نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک کەمال لەگەڵ بگرینەوە لای بەڕێستان پێشتریش پرسیارەوەم کرد پێتان وایە ئەم دۆخی کێستەر لە سنووری سلێمانی هەیە بە سەربازگەکردنی شارەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەوە دەستگیرکردنی خەڵک تا چەندێک پێچوان هێمە و دروشمانەیە کە پێشتر دەسەڵاتداران لەم منتیقەیە باسن لەوە کوت کەمە جیاوازە بۆ نمونە لە منتیقەی هەولێر و دۆک بۆ مەسەلەی ئازادی ڕادەربڕین بۆ مەسەلەی ڕۆژنامەگەری. تا ڕادێک ئارامتر بوو بۆ میدیا و بۆ کاری ڕۆژنامەنووسی و ئارامتر بۆ بۆی کە بوارێکە بۆ جۆری لە خۆ نەدەربڕینە ڕزایەتی و خۆپیشاندانە و کارە مەدەنیانی تر. بەڵام ئێستا ئێمە لە باتیەوەی کە هەولێری ژۆک سلێمانیەکەین خەریکە وردە سلێمانی وەکو هەولێری لێ دێت و ئەگەر بم شێوازە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەرپرسیاری یەکەمە لەم دەڤەرە بەم شێوێ مامەڵە بکات من پێم وا بێت نەک دەڤەرەکە ئاخاتە بەردەمی مەترسی و ئاشتی کۆمەڵایەتیە شێوێنێت و ئەگەری هەیە ئەمە بێتە هۆکارێک بۆی کە هەر قەوارەی هەرێمی کوردستان بخانە بەردەمی مەترسیەکی گەورە چونکە ئێمە ئێستا ئەگەر دیقەت بەی گوشارێکی زۆر لەسەر قەوارەی هەرێمی کوردستانەیە لێگەڕێلەوەی کە ئەمە چەندێک کە ئەمە هیچ بنەمایەکی دیموکراسی و یاسایی نیە هیچ بنەمایەکی احترامم هەیە ئەخلاقیشی نییە بم شێ مامەڵەکردن لەگەڵ خەڵکی مەدەنیە لەگەڵ خەڵکێکا کە تۆ ئەو حەقی لەسەر تۆیە داوای حەقی خۆی لێکاتەوە بەو شێ مامەڵی لەگەڵا بکەیت. بەڵام ئەمریکا ئەکرێت پرسیاری جدی لەسەرکەی منوک هاوڵاتێکی وڵاتە وەکو ڕۆژنامەنووسێک ئەوەی پێم وایە ئەمە دۆخەکە بەرەو ئاڵۆسترە بات و ئاشتی کۆمەڵایەتی بەرەو مەترسی دارترە بات. ئەگەر لە بیرمان نەچێت ئەوە ئێمە چواردۆرمان لە کۆمەڵێک هێز لە چواردۆرمانە کە ئەمانە چاویان لەسەر ئەوەیە بزانن ڕەوشی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم دەڤەرە کە وەزعی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان خراپە پەیوەندی هێزە سیاسیەکان خراپە و تەنانەت لە ڕووی ئەمنیێتەوانێ ینی خەڵکی ئەم هەرێمی کوردستانە بەڕاستی خۆیان خەڵکێکی باشن خەڵکێکن کە تا ڕادێک بەرپرسیانە مامەڵاکەن ئەگینا لە ڕووی ئەمنیێتوانێ ئەم منتیقانە فەلتەی گەورەی یاوە و دەستی دەرەکی لە ناومانە تەراتێنی هەیە و بۆیە باشترە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخا بکات و موازدەوە بێنی کە چەندەکەم دروشمان لەگەڵ دیموکراتێت و لەگەڵ سۆسیال دیموکراتەکەی خۆیان و لەگەڵ ئەو هەموو دروشمە باقوبری خەو و عەدوو بەڵێنەی کە یانە بە خەڵک دێتەوە. من پێم وابێ ئەمە پێش هەموو شتێک مەترسیی گەورە لەسەر
کۆی دۆخەکە دروست کراوە و هەر دوێنێ پێرێ برادرانی هەڤڵانی پەکە لە منتقەیەکی خۆسەریان ڕاگەاندووە و ئەگەری هەیە ئەو منتقەی بێتە منتقەیەکی ئارام خەڵکی ئەم ناوچانە ڕاکەم چنە ئەو منتیقانە و ئەگەری هەیە بەهۆی هەڕاگەاندنی ئەو منتیقەیەوانەیە تورکیا حەقبا بەخۆی تەدەخولێکی زیاتر بکە. ئێمە لەبەردەم کۆمەڵی مەترسیان ئێشتا ئێمە کێشەکانمان لەگەڵ عێراق یەکلا نەکراوەتەوە. ئێمە ئێشتا برینی کەرکووکمان ساڕێژ نەبووە، ئێشتا ئێمە چارەسەری هەندێک کێشەی هەڵپەسێراومان لەگەڵ بەغدا و لەگەڵ لایەنەکانی تر تەنانەت لەگەڵ پارتیا یەکلا نەبووەتەوە، پارتی و ئۆپۆزیسیۆن و یەکێتی نیشتیمانی کوردستان و لەوەش گەڕین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمەڵی دۆخی خراپ و نەخوازراو هەیە. یعنی نەحەقیەکەن کە بەم شێوەش بێن مامەڵە لەگەڵ جەماوەرێکا بکەن کە ئەم جەماوەرە جگە لە بەرزکردنەوەی ناڕەزایەتیەکانی خۆی من دڵنیام هیچ مەرامێکی خراپ و هیچ حاڵەتێکی دژمنکاران نیە بۆ کاری کە لە هەرێمی کوردستان هەیە. بە پێچوانەوە بەمانەوانەیە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان جوانتر و ڕەنگینتر و دیموکراتیتر دەکەوێت. بە بۆ چوونیەوە چۆن دەکرێت و پێشێلکارانەی کە هەن کە تاکو ئێستاش کۆتایی نهاتووە ڕابگیرێن مەسەرەن لە داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن لە دەستگیرکردنی خۆپیشاندەران و ئەوانەی کە دەستگیر کراون ئازاد بکرێن، دەتوانرێت مەسەرەن چی بکرێت بۆ ڕاگرنی ئەمانە ئەرکی ڕێکخراوەکان پەرلەمانتاران لایەنە سیاسیەکان ئەوانەی ناڕازین چییە لەم دۆخەدا؟ با ئێمە لە لایەنە سیاسیەکانەوە دەست پێ بکەین، چونکە لایەنە سیاسیەکان معنیترن لە ڕێکخراوە مەدەنیەکان و لە ڕۆژنامەنووسان. ئێمە لە وەکو ڕۆژنامەنووسان پەیامەکانی خۆمان گەیاندوە بە زۆربەی قونسوڵەکان و بە ئەمەنیستی ئینتەرناشناڵ و پەیامەکانمان گەیاندوە بە هەموو ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن بە چاودێریکردنی ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕادەبرین لە دنیا. ئەمە قسەی خۆمانمان کردووە، بەڵام ئەوەی کە ئێمەش نیگەران کردووە هەر هەڵسوکەوتی دەسەڵات نیە، هەڵسوکەوتی ئۆپۆزیسیۆنیشە، هەڵسوکەوتی ئەو لایەنانەشە کە تا ڕادەیە کە ئەتوانن بەرپرسیارەتی بخەنە سەرشانی خۆیان و قسە بکەن. ئێمە نیگەرانین لە هەندی هەڵوێستی ئۆپۆزیسیۆن کە بووە نیانتوانیوە سەرکردایەتێکی هاوبەش دروستکەن بۆ بەرە ڕووبوونەوەی ئەم دۆخە، ئەوانش بەرپرسیارن، چونکە ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ڕۆڵی هەبێت، ئۆپۆزیسیۆن ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە بەرگرتن لەوەی کە دەسەڵات لەوە زیاتر تەحەڕوش بە خەڵک نەکات، دەستدرێژی نەکاتە سەر خەڵک. ئۆپۆزیسیۆن ئەتوانێت هێز و توانەکانی شەقام ڕێکخات، نەی هەڵێت توندوتیژی تیا دروست بێت. ئۆپۆزیسیۆن ئەتوانێت پەیامی هەبێت و داخوازیەکانی جەماوەر کۆکاتەوە فۆرمۆڵە کات بۆی کە دنیا بزانێت کام داخوازیان داخوازێکی دەرەکی نین و داخوازی ئانی و مافی سەرەتایی ئەم هاوڵاتی و هاونیشتیمانانی ئەم وڵاتەن. بۆیە دەسەڵات فرسەتی لەوە هێناوە کە ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی زەعیفە و نەیتوانیوە فۆرمۆڵەی بۆچوونەکانی یاخود قیادە و یا خاوەندارەتی بەشێک لە ڕاپەڕین و خۆپیشاندانی خەڵک بکات و تا ڕادێک خۆی پەراوێز گرتووە و چاوەڕێی کردو بزانێ خۆپیشاندانەکان بەکوێگەن ئەگەر وەکو ئەوتری ئەگەر سەرکەوتن بوو بڵێن هی ئێمە ئەگەر شکستیش بوو بڵێن کاکە ئێمە لێ بەرپرسیار نین. بەڵێ سوپاس دەکەم کاک کەمال، دواتە دەگرم بۆ لای بەڕێز کاک گومێتێکی بگەڕم لای بەڕێز پێش ناوبەرکە باس لەو کرد کە یادا شتێکتان ئامادەکتۆک و پەرلەمانتاران یادەشتەکە بۆ کۆبوونەوەیکی ناسایی پەرلەمان لەسەر ئەم دۆخانە یاخود بۆ بانکێشکردنی سەرۆکی حکوومەتە یادەشتەکە بۆ چییە بڵین؟ بۆ دانیشتنێکی نائاساییە و ئەو دانیشتنە پەرلەمانتاران قسە لەسەر بارودۆخەکە بکەن، بارودۆخی بارودۆخی سلێمانی و هەڵەبجەمان خۆپیشاندانەکان داوەخوازیەکانی خەڵک و هەموو ئەو پێشێلکاریانەی کە ئەنجام دراون و ڕێکارەکانی پەرلەمانیش ڕوون و ئاشکران بە پێی واژۆی پێویست کۆکراوەتەوە بۆ مەبەستە داوتانە بە سەرۆکاتی پەرلەمان یاخود لە سبەینێ و دوو سبەی دەگاتە سەرۆکاتی پەرلەمان واژۆی پێویست کۆکراوەتەوە لەو ڕۆوە گرفتێک نییە. بۆیە بە قەناعەتی من سەرۆکاتی پەرلەمان هەم وەک ئەرکێکی پەرلەمانی و هەم وەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی لەم قۆناغەدا دەبێ ڕێکاری پێویست بۆ ئەو دانیشتنە بگیرێتە بەر و ئەرکی نیشتیمانی و سیاسی و ئەخلاقی هەموو فراکسیۆنەکانە بە پێجیاوازی کە لەم کاتەدا وەڵامگۆی داخوازیەکانی خەڵک بن بێنە سەرخەت و بەرامبەر ئەو پێشێلکاریانە بێدەنگ نەبن و مەسەلە حیزبیەکان و مەسەلە ئەمنیەکان نەبنە ڕوانگەی بڕیاردان و بیرکردنەوەیان بۆ قسەکردن لەسەر داخوازی سەرۆکاتی پەرلەمان بە ئەرێنی وەڵامی ئەم یاداشتەیەوە دەداتەوە کە دانیشتنێک بکرێ و پاشان لیژنێکی پەرلەمانی پێک بێنێ بۆ لێکۆڵینەوە لەم ڕووداوانە. ئەگەر بە تەسەور قسە بکەین ئەوان نوێنەرایەتی پارتی و یەکێتی دەکەن و
وازحە نوێنەرایەتی پارتی ئەو نوێنەرایەتی پارتی دەکات لە یەکێتیشدا ئەوەی لە سەرۆکایەتی پەرلەمانە نوێنەرایەتی ئەو بەشەی یەکێتی دەکات کە ئێستا دەتوانین بەڕوونی بڵێین هەموو ئەو ڕووداوانەی لەم ناوچەیە دەگوزارێ ئەوان ڕابەرایەتی دەکەن ئەوان سەرۆکاری ئەو ڕوودا و پێشێلکاریانە دەکەن ئەلێرەوە تەماشاکەی نەڵێن نەخێر ڕەنگە ڕێکاری پێویست و یاسایی و نەئەرکی خۆیان جێبەجێکەن نە ئەو بەرپرسیارەتی ئەخلاقیە جێبەجێکەن کە من باسی دەکەم بەڵام من هیوادارم وەکو ئەرکە پەرلەمانیەکە و ئەرکی سەرشانیانە دەبێ ئەو ڕێکارە بگرنە بەر و ناتوانن وەڵامێکی نەرێنی بە داواکاریەکەی ئێمە بدەنەوە بەڵام ئەوەی گرنگە لێپرسینەوەیە لە دەستگا ئەمنیەکانی ئەم وڵاتە ینی ئەمە یەکەم جار نییە ڕوودا و پێشێلکاری لەم جۆرە ڕوودەدا ئێمە دەزانین و پێشتر خۆم باسم کرد کە پەرلەمان لەناو ئەم سیستەمان نەیتوانیوە و ناتوانێت تاکو ژیانی سیاسی هەرێمی کوردستان گۆڕانکاری جەوهری بەسەرانەیە باڕاستەی بە دیموکراتیدا باوەڕ ناکەم پەرلەمان لە دۆخێکی وادا بتوانێت ڕۆڵە ڕاستەقینەکەی بگێڕێ بەڵام ئێمە هەموو هەوڵ و خەباتمان تێکۆشانی خۆمان بۆ دەخینە گەڕکە پەرلەمان لەم دۆخەدا وەڵامگۆی ئەم پێداویستیانە بێت بە بڕوای من ڕۆڵی گرنگ و جەوهری ئەم پەرلەمانە ئەوەیە کە بەرجەستەی بکە ئەویش متمانە وەرگرتنەوەیە لەو دەسەڵاتە سیاسیە لەو کابینەی حکوومەتە کە شکستی خواردووە لە وەڵامدانەوەی پێداویستیەکانی خەڵک شکستی خواردووە لە دابینکردنی سەرەتاییترین ئەرکی خۆی فراهەمکردنی و جێبەجێکردنی سەرەتاییترین ئەرکی خۆی کە موچەی فەرمانبەر و موچە خۆرەکانیەتی تەنها لەبەر ئەمە پێویستە متمانەی لێ وەربگیرێتەوە یەکەم ئیش و گرنگترین ئیش ئەو پەرلەمانە بیکە متمانە وەرگرتنەوەیە لەم حکوومەتەی نێچیرەوان و قوبات تاڵەبانی کە بە مانای کەلیمە شکستیان خواردووە لە بەڕێوەبردندا ئەمانە فاکتەری بنشینەی گەندەڵی چ لە ڕووی ئیداری بێ چ لە ڕووی نیشتیمانی بێ چ لە ڕووی دارایی بێ کە ئێستا بۆتە مەترسیەکی حیاتی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستە ئەمانە متمانەیان لێوەرگیرێتەوە ئەمانە ئەم کارکتەرانە ئەم حکوومەتە کەڵکی ئەوەی نەماوە ئێمە پشتی پێ ببەستین خەڵکی کوردستان پشتی پێ ببەستێ بۆ وەڵامدانەوەی پێداویستیەکانی بۆ دابینکردنی موچە و پێداویستیەکان خزمەت گوزاریەکانی دیکە بۆیە ئەرکی بنشینەی ئەم پەرلەمانە ئەوەیە متمانە لەم حکوومەتە وەرگێتەوە کە من وای نابینم ئەمە جێبەجێ بکە وازحە دابەشبوونەکان لە پەرلەمان بە شێوەیەکە و ئێمە پێشووتر پرۆژەمان بۆ هەڵوەشانەوەی ئەم حکوومەت و پێچێنانی حکوومەتی کاتی چەند پەرلەمانتارە بوون داواکاری ئێوە بۆ هەڵوەشانەوە بۆ هەڵوەشانەوە یان بۆ متمانە وەرگرتنەوە لە حکوومەت لە پەرلەمان پێویستمان بە 76 دەنگە کە بەداخەوە وەگوتم ئێمە ینی هیوایەکەم بەوە نییە ئەم دەنگانەمان بۆ بەدەست بێت چونکە تەنها دەنگی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمان لەو 111 بێنیتە دەرێ 73 زۆر باشە بێنە سەرەوەی کە بەڕێژت کە کەمالیش باستان لەو کە چارەسەری ئەمنی دۆخەکە ئاڵۆزتر دەکات ئەی چارەسەر بۆم ئەم بارودۆخە چییە یاخود دەرکی هێزەکانی دەرەوەی دەسەڵات چیە لە بارودۆخە من دەمەوێت ئەوە بڵێم یەکێک لە کێشە جەوهریەکانی دەسەڵاتی کوردی دەسەڵاتی باشووری کوردستان ئەوەیە کە نایەوێ هیچ شتێک بگۆڕێ بەردەوام لەگەڵ ئەوەدایە کە بەسەر شتەکاندا تێپەڕێ بەسەر کێشەکاندا تێپەڕێ و ویستی دەسەڵاتی ئێمە بۆ تێپەڕبوون بەسەر کێشەکاندا وای کردووە بەردەوام کێشەکان قوڵتر ببنەوە و وای کردووە کە هەموو هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکان لەبار ببرێن دەبێ ئەم حاڵەتە چارەسەر بکرێ دەبێت گۆڕانکاریەکە لەو عقلیەت و بیرکردنەوە سیاسی و سیستەمە سیاسیەدا ئەنجام بدرێ کە تاکو ئێستا سەرۆکاری ژیانی کۆمەلگای کوردستان لە باشووری کوردستان دەکەن تا گۆڕانکاریەکە لەوێ ڕوونەدا ڕەنگە سبەی نێبارودۆخی دارایی و موچە چاک ببێ بەڵام ئەگەر ئەو کێشە جەوهریە چارەسەر نەکرا ئێمە معڕەزین لە داهاتوویەکی نزیکا ڕوبەڕووی هەمان ئەو کێشانە ببینەوە کە ئێستا تێیدا دەژین چ لە ڕووی دارایی چ لە ڕووی سیاسی لەسەر هەموو ئاستەکانی تر سەبارەت بەو قسانەی کە کەمال ڕەوف باسی کرد
من لەگەڵ بەشێکی زۆری ئەو قسانە هاوڕام کە پێویستمان ینی لەو بەشەی قسەکان کە ئێمە هێزە سیاسی ناڕازیەکان هێزە سیاسی بۆ پۆزیسیۆن بەرهەڵسکارەکان کە ئێستا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامین بە دەرەجەیەک لەمەولا پێویستە ڕێوشوێنەکانی خۆیان لە ڕێگەی سەرکردایەتی هاوبەشە لە ڕێگەی دەستەیەکی هاوبەشە یاخود هەر فۆرمێک کە ئەوان ئەو دوو حیزبە خۆیان بەباشی دەزانن بۆ هەموو بوارەکان لە مەسەلەی ڕابەرایەتیکردن و سەرۆکاریکردنی ناڕزایەکانی خەڵکە کەمە زۆر گرنگە بەڵێ هەم کۆمەڵێک ئامانج دەپێکێ یەکەم ئەوەی کە ناهێڵێ خۆپشاندانەکانی خەڵک بەلاڕێدا ببرێ لە ئامانجە سەرچیەکەی خۆی لا بداوە ڕوو کاتە شوێنی دیکە کە وەکو ئەو خۆپشاندانانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویاندا بەداخەوە دەسەڵاتی سیاسی خۆی لە ڕێگەی کارکتەرەکانی خۆیەوە ئەوەی کاکەمال باسی کرد زۆر ڕاستە ڕەنگەمە بە حاڵەتی دەقیق هەیە بە زانیاری هەیە کە بینراون کارکتەرەکانی دەسەڵات خۆیان بەشێک لە خۆپشاندانەکانیان بۆ پاکتاوکردنی سیاسی و حیزبی خۆیان تەنانەت بۆ سڕینەوەی هەندێک مەلەفی گەندەڵی لە ناو هەندێک دامەزراوە لە ناوچە جیاوازەکان بەکاریان هێناوە هەندێک مەلەف و راپۆرت گەلێکیان سووتاندووە تەنها بە خاتری ئەوەی کە ئەو راپۆرتانە لە ناو بچن و ناوی ئەوان ناوی بەرپرسێکی حیزبی بەرپرسێکی ئیداری کە لەوێدا لە هەندێک ناوچە لە بەرخاتری بەرپرسێک لە بەرەو مەلەفی گەندەڵی هەبووە سوتێنراوە کێشەکە ئەوەیە بەڵێ بێگومان ئەوەی کە ئەڵێم بە زانیاریەوە دەڵێم و دەسەڵاتی حیزبی لەم ناوچەیە خۆی ڕۆڵی لە بەلاڕێدابردننی خۆپشاندانەکاندا هەبووە ئەوەی کەوتم سەرۆکاریکردنی خۆپشاندانەکان یەکێک لە خاڵە ئیجابیەکانی ئەوەیە کە خۆپشاندانەکان لەسەر ڕەوتی ڕاستەقینە خۆی دەپارێز. سپاس دەکەم کاک کەمال ئەگەر بگەرم وڵای بەرەزت کاتیشماکەمەوە بەرەزت باس لە زەروتی پێکێنەوەی سەرکردایەتی هاوبەش کرد بۆ نمونە ڕەخن لەوە پۆزیسیۆن کرد کە ئەوکو پێویست تاکو ئێستا ناتونەتە پێشەوە پێ دوات ینی مەوەست لەمە چی بووە پێویست ینی چی بکرێ ئەم سەرکردایەتی هاوبەش یاخود چ جۆرە بەرێک پێک بێنرێت بۆ چارەسەری دۆخی هەرێم کە ئێستا دەسەڵات بە زەبری هێز وەڵامی داواکاریەکانی خەڵک دەداتەوە. ئەزانین لە ڕاستیان من پێشنیارەکەم ئەوەیە کە یاخود بۆ چوونەکەم ئەوەیە کە لایەنە سیاسیەکان بەرێکی نیمچە میلی دروستکەن یانی بەرێک دروست نەکەن تەنها لە یەک دوو حیزب و پیان وابێ لە ژوور و ئۆفیسەکانی حیزبەکان ئەتوانی کێشەکان یەکلا بکەنەوە. ئێستا ئەو خەڵکانی کە خۆ پیشاندانیان کردووە نوێنەرایەتیان هەیە گروپی جۆراوجۆریان دروست کردووە مامۆستایان ئەتوانن نوێنەرایەتیان هەبێ ینی تۆ پێویست بەوەیە کە هاوپەیمانەتی دروستکەی کە بەشداری شەقامی تیابێ بەشدارێکی میلی تیابێت سندیکاکانی تیابێت بەما توانیت بڵێ بەرەیەکی میلی حیزبیە ئێمە داوا ناکەین کە حیزبەکان بچن قۆرخی ناڕزایەتیەکان بکەن و دەست بەسەرا بگرن بەڵام حیزبەکان موسساتیان هەیە دامەزراوان هەیە ئیمکاناتی زیاترانی ئەتوانن بەشێک لە ئاراستەی بەشدار بن لە دەرسکردنی ئاراستەی خۆپیشاندان بۆی کە ئاشتی کۆمەڵاتی تێک نەچێ بۆی کە دەسەڵات فرسەت نێنێ لەوەی کە خەڵکی خۆی بخزێنتە ناو خۆپیشاندانەکان و دوایی شەرعێت بەهۆی بوونی هەندێک توندوتیژی و شەرعێت بۆی کە سەرکوتی خۆپیشاندان بکە سەرکوتی ئازادی ڕادەربن کە بۆی ئەمە کرێت کە خطوەی ئایندەی لایەنە سیاسیەکان تەنها لە دوولانە ناچەند لایەنێکی تریشەن کاتوان بەشدار بن و لەگەڵ خەڵکی ترە لەگەڵ ئەوانەی کە قیادەی خۆپیشاندانەکان نوێنەری شارەکان بەشدار بن قیادێکی مشترک دروستکەن و میدیایەکی مشترک و دەستەیەکی مشترک دروستکەن بۆ چۆنەتی گفتوگۆکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دەسەڵات. زۆر سپاس بۆ بەڕێز کەمال ڕەوف سەرنووسەری مەڵپەڕی شارپرس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بێروا بەڕێز ئومێد حەمەعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانە خواتان لەگەڵ.